بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش بەخێبێنەوە بۆ ئاڵلقەیەکی دیکەی ڕەنگە کە سەبارەت بە ڕووداوەکانی دوای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 1970 کە ڕوویدا. لە ئاڵلقەکانی ڕابردوودا ئاماژەمان پێکرد کە وتوێژ لە کوردستاندا سەرنەکەوت کە خەریبوون هەیەی نوێنەرایەتی یا شاندەی نوێنەرایەتی کورد لەگەڵ کۆماری ئیسلامی بەڕێوەبەرێ. ئێستا دەچینە سەرەوەی کە چۆن بوو ئەو شەڕە دەستی پێکرد کە بە شەڕی سێمانگە ناسراوە و چ زیانێکی بۆ گەلی کورد هەبوو. ئێستای سوپاسی میوانەکان دەکەین کاک ئەحمەد ئێسکەندەری شارزای سیاسی و کاک عەزیزی ماملێ مافناس. کاک ئەحمەد، ئێوە کە ئاماژتان پێدا هەردوو لە کە هەوڵتاندا ئەو سەردەمی وتوێژ سەر بگرێ، بەڵام شەڕەکە چۆنی دەست پێکرا وەکەوەی وەک شەڕی سێمانگە ناسراوە، ئایا شەڕەکە لە کوێڕا دەست پێکرد؟ کاک سەلام، من چەند تەلێفۆنم بۆ کراوە و پەیوەندیان لەگەڵ گرتم دوای دوو بەرنامەکەی پێشووتان. تەبعاً دەستخۆشییان کردووە لە ڕادیۆی ئەمریکا لە ئێوە و لە ئێمەش لە من و لە کاک عەزیزیش بۆ بەرنامەیە، بەڵام چەند سەرنجێکیان بووە و وابزانم هێندێک شت بووە کە باش لە کەم تێگەیشتنێک هەیە. ئەگەر ئیجازەم پێ بدەی یەک دەقە من یەک شتێکی کورد بڵێ. من ئەو جار وتم کە شەڕی نەغەدە سیویەکی مانگی گوڵان دەستی پێکرد، گوڵانەکەم بە هەڵەوت بوو، سیویەکی مانگی خاکە لێوە بوو. سەبارەت بە ئەو وەفدەی کە لە نوێنەرانی شاری مەهاباد هاتن بۆ بێژوێ بۆ لای مامۆستا شەعیزەدین، من ناوی سێ کەسم وت لەبەرەوە دووبارەی نەکەمەوە ئەوەی کە ئەو جار وتبووم ئەو سێ کەسەی کە ڕاستە دەیڵێمەوە، ئەویش من عەبووبەکری حەسەنزادە لەگەڵ مهندس ئاریا و لەگەڵ مەلا قەسیمی سەوجە، ئەو سیانە بوون کە هاتوون بۆ بێژوێ. بەڵام زۆر بە کورتی لەبەرەوە گوێگرەکان و بینەران بێنە سەر باسەکە، من دەمەوێت ئەوە بڵێم کە کۆماری ئیسلامی ئێران هەر زۆر زوو دەستی کرد بە کردەوەی شەڕخوازانە بەرامبەر بە کورد. بۆ نمونە لە ڕۆژنامەکانی شەشی ئەسفەند، یعنی کەمتر لە نزیکەی 2 هەفتە دوای ڕوخانی ڕژیمی شا، نووسراوە کە فڕۆکە جەنگیەکانی ئێران فانتۆم بەسەر مەهاباد و بەشێکی زۆری کوردستانە فڕیون، دیواری دەنگیان شکاندووە بەزاندویانە، و ئەوەی یەکەم کردەوەی شەڕێکە کە بەرامبەر بەو خەڵکە کراوە. دوایەوە دێنە سەر شەڕی سنە کە وابزانم ئەو جار قسەمان لێکرد لە شەڕی سنە. بە دوای شەڕی سنە شەڕی نەغەدە کرا کە وتم سیویەکی خاکە لێوە بوو. دوای شەڕی نەغەدە دێنە ئەم لاترەوە دەستیان کرد بە شەرفرۆشتن لە مەریوان، و ڕووداوێک لە مەریوان ڕوویداوە کە لە لای خۆمان بە تەقویمی بە تەقریب بە فارسیەکەی بە سیویەکی بە 23 تیر ناسراوە. ئەوی ژەوە بوو پاسداران بە زۆر چ بوون دەیان کورد لێرە پایگا دادەنێن و ئەدەوان دیزان کورد ئاخر هیچ نەبووە و هیچ نەکراوە. پاسدار بۆ لە شوێنەکانی ترەوە ئێرانەوە دێن لە مەریوان دابەزن. وردە وردە ئەمجار شەڕی پاوە دەستی پێکرد، ئەمجار شەڕی لە پاوەوە ئیتر شەڕەکان هات بەرە و ئێرانشا شارۆچکەیەکە لە بینی دیواندەرە و سەقز. جا دوای ئەوە بوو کە ئەو خەبەرە درۆیە درا بە خومەینی کە کوتیان لە مزگەوتی جامعای شاری سنە ژن و مناڵ گیراوە و وتیان دموکراتها، ئەو جۆرەکەیان نووسی دموکراتها چوونەتە سەر پادگانی سنە و شتیان ڕفاندووە و چیان کردووە. خومەینی فەرمانەکەی دەست سادر کرد. ئەگەر چاوێک دەخشێنین بە هەموو ڕاگەیاندنەکانی حیزبەکانە سەر ڕای هەر جیاوازیەکی بیر و باوەڕ ببێ، من چەندان و چەندان بروسکە چاوپێکەوتنی چ مامۆستا شەعیزەدین چ دکتۆر قاسملوو بینیوە کە یان ڕاستەوخۆ بروسکیان نردووە بۆ خومەینی یان بۆ مێهدی بازرگان یا بۆ بەرپرسانی تر و توانە بابە ئێمە شەڕخواز نین، نامانەوێت جیابینەوە لە ئێران، داوای خودموختاری دەکەین و ئێمە دەترسین لەوە کە کەسانێک ببن کە بیانەوێ بارودۆخەکە تێک بدەن. جاری پێشوو کاک عەزیز شتێکی گێڕاوە لە سارمخانی سادق وەزیری کە ئینسانێکی ژیر و دووربین بوو. سارمخان لەبەرەوە لە نزیکەوە لەگەڵ جەمعیەتی کوردەکانی دانیشتووی مرکزیش
هاوکاریە کرد و بەرپرسیشیان بوو چ خۆی چ کەسانی تر بە پێی نووسراوی ڕۆژنامەکانی تاران چەند هەفتە پێش فەرمانەکەی خومێنی وتویانە ئێمە خەبەرمان هەیە کە پیلانێک بەڕێوەیە لە دژی گەلی کورد و داواتان لێ یەکەین لە بەرپرسان داواتان لێ یەکەین کە ئەو شەڕە مەکەن مەیەڵن شەڕ ببێتەوە یعنی دلیل زۆرە هۆکار زۆرە بیهێنینەوە کە بەڕاستی کورد داوای شەڕی نەدەکرد شەڕی سێمانگەکەی دەستی پێکرد ڕۆژی 28 گەلاوێش کە خومێنی فەرمانی جەهادیدا ئەوە گەلاوێش دوای ئەوە خەرمانان دوای ئەوە ڕەزبەر و لە مانگی ڕەزبەرە کۆتایی ئەمجار دێتە مانگی خەزەڵوەر لە مانگی خەزەڵوەرە کاتە ئابانی ئێران ئەو خومێنیەی کە 28 مرداد 28 گەلاوێش فەرمانی جەهادیدا بوو 26 ئابان 26 خەزەڵوەر پەیامی ئاشتی نرد بۆ کوردەکان لەبەرەوە ئەو ماوە ئەکاتە 3 مانگ بۆیە بەمە دەڵێن شەڕی سێمانگە واتە ئەو شەڕی کە پێش 28 گەلاوێژیش لە پاوەوە دەستی پێکردبوو لە ڕاستیدا لە 26 بڕێک پێش 26 خەزەڵوەریش تەواو بوو و ئەوە بوو کە ئاگربەس ئەوەڵ حیزبی دموکرات ڕایگەیاند دوایە کۆمەڵە ڕایگەیاند و شەڕەکە تەواو بوو مذاکرات چۆن بوو ناچمە وردەکاریەکان پێشتر قسەمان کردووە لە هەموو پێش شەڕەکان و مانیەک دوای شەڕەکانیشە ئەنواعی چاوپێکەوتن و دیدار بووە چ لە شاخەکان چ لە شارەکان چ بە نامە و چ لە ڕێگای دۆستانەوە ئەمن بەژمە حاڵی خۆم پێم وایە گەلی کورد هیچ نەمانەی کا بووەوە شەڕ نەبێ بەڵام ئەوان ئیلا و بیلا شەڕیان دێت باش کاک ئەحمەد دێمەوە لات هەڵبەت درێژە پێ دەدەین کاک عەزیز تۆ خۆ دەزانی هەردوای شۆڕشی 1970 گەلێک لە پێگەکانی سەرانسەری ئێرانی و پەتابەت لە کوردستانشدا گیران و لە دوایدا ینی چەک چۆڵەشی زۆر کەوتە دەستی خەڵک تۆ پێ دوایە یەکێک لە هۆیەکانی ئەوەی کە کۆماری ئیسلامی هێرشی کردە سەر خەڵکی کوردستانیەوە نەبوو کە لیان پترسێت چونکە چەکدار بوونە بە باوەڕی من کێشەی سەرەکی دەسەڵاتی ئێران چ لە قۆم چ لە تاران چ بە شوڕای انقلاب چ حکوومەتی کاتی چ شخصی خومێنی و دەوروبەرەکەی کێشەیەکی ئیدئۆلۆژیک بوو کێشەیەکی دۆکتورینی بوو ئەویش بریتی بوو لەوە کە ئەوان استراتێژیەکان دامەزراند بوو تاکتیکێکیشیان هێنا بۆ ئاراوە بۆ گەیشتن بۆ استراتێژیەکەیان بریتی بوو لە دامەزراندنی کۆماری ئیسلامی تاکتیکەکەشان بریتی بوو لە هەڵگرتن و تەواوی ئەو شتانە کە لەسەر ڕێگای ئەو نەخشەڕێگای استراتێژیکی دەسەڵاتی ئێران بوو کە بریتی بوو لە گرتن کوشتن زیندانیکردن ئێعدام هەمووی ئەوانە یعنی تەواوی ئەو شتێک کە بە باوەڕی ئەو دەسەڵاتە لەسەر ڕێگا بوو بە کۆسپێک بەرهەڵستی دەکرد بووەوە لەبینی بەر کورد یەکێک لەوانە بوو بۆ لەبەرەوە کە لە کۆمەڵگای کوردستان هەر لە 22 بڵێن مانگی ڕێبەندانەوە کە حکوومەتی شاڕوخا کورد خۆی لە سەرهەڵدانێکی تازەدا دیتەوە کورد لە پێش هەموو ڕێکخراوەکە سیاسەکان لە پێش هەموو بەشەکانی ئێران بۆ قەناعەتە کەیش بۆ ئاماتە گەیشت کە کۆماری ئیسلامی کە بڵین دەسەڵاتی ئێران بەرنامەیەکی هەیە بۆ داهاتووی ئێران کە هیچ یەک لە داخوازەکانی گەلانی ئێران کە جزئی بڵین ئامانجەکانی شۆڕش بوو نایەنێتە دی بە تایبەت مەسەلەی نەتەوەیی مەسەلەی ئازادی دموکراتیەکان مەسەلەی بڵین جیایی دین لە دەوڵەت مەسەلەی دموکراسی و چارەسەری بڵین پرسی نەتەوەیی و هەروەها بڵین لابردنی چەسانەوەی چینایەتی لە ئێران بە تایبەت لە کوردستان کەوا بوو کۆماری ئیسلامی وەختێک چاوی بەوەکەوت تەمەشای کرد بەشەکانی دی ئێران جێگای مەترسینی تارانجی مەترسینێ بەڵام شوێنێکی دیکە هەیەکە هەم داخوازی هەیە هەم بربەرەکانی هەیە لەگەڵ ئەو استراتێژێ و تاکتیکەکانی هێنا ئاراوە تاکتیکەکانی بریتی بوو لەوە کە نەخشە و پیلانێک ئامادە بکات بەوەکە ئەو بڵێن دامەزراوانەی لە کوردستان بوو و ئەو پێک هاتانێک کە لە کوردستان بوو کە بریتی بوون لە ڕێکخراوە سیاسەکان
و هەروەها ئەو کەسانێک کە پشتگیری لێ دەکەن کە بریتی بوو لە خەڵکی کوردستان دەبێت بە هەموو شێوەیەک تەنگەبەریان بکە و بیان خاتە ژێر زەخت و گوشارەوە و لە ناویان بەرێ لەبەر ئەوە بوو کە لە سەرەتای دامەزرانەوە دەستی کرد بە پیلانانەوە دەستی کرد بە ئاژەوە جێرانەوە دەستی کرد بە چاواشەکاری تەبلیغاتێکی زۆر خراپ دشت بە کورد دشت بە کوردستان هاتە ئاراوە هەرسی لە 22 بەهمەن ئێمە هاتین و بەرەو هەتا 1360 هەتا ئاخرین بڵێن دەورەکەی دموکراسی لە کوردستاندا ئەو ڕق و چینی دەسەڵاتی ئێران بەرامبەر بە کورد بەرامبەر بە دامەزراوە سیاسەکان بەرامبەر بە هێز سیاسەکان بەرامبەر بە شخصی مامۆستا شێخ عیزەدین زیاتر و زیاتر دەبوو ئەوە بوو کە بە باوەڕی من کێشی سەرەکی ئەوە نەبوو کە کورد چوو چەکی بەدەستەوە گرت چوو پادگانی مەهابادی گرت چوو ژاندەرمەری سنەی گرت چوو پادگانی سەردەشتی گرت چوو پاسکەکانی دەوروبەری نەغەدە و پیرانشار و ئەلاولای گرت نا کێشە سەرەکی و بە باوەڕی من کوردیش بخۆی بۆ قەناعەتەکەیش بوو بۆیە دەستی برد بۆ ئەوە کە یەک دەسەڵاتی بڵێن سەرکوتگەری شا لە کوردستان نەمێنێ دووهەم ئەگەر هاتوو دەسەڵاتی ئێستا و داهاتووی کۆماری ئیسلامی دەستی برد بۆ سیاسەتی پێشوو ڕژیمی شا کە بریتی بوو لە دەست سەرکوتکردنی خەڵکی کورد و داخوازەکانی کورد بتوانێت بەرگری لە ئاماجەکانی خۆی بکات دەستکەوتەکانی بکە و ئەوامە دیتمان کە کۆماری ئیسلامی کە دەسەڵاتی ئێران هیچ بۆی بایەخ نەبوو کە لە 22 ڕێبەندان لە هەموو شارەکان بە تایبەتی لە تاران ئەو هەموو پادگان و چەکوچۆڵە گیرا هیچ بۆی گرنگ نەبوو بەڵام هەر ئەوەندە کە لە کوردستان دەستیان بردیانی چەند ڕۆژ پاش 22 ڕێبەندان پادگانی مەهاباد گیرا کە گەورەترین پادگان بوو بە زۆرترین چەکوچۆڵ کەوا بوو کۆماری ئیسلامی بەڕاستی مەبەستی ئەوە نەبوو کە کورد چون لەبەر ئەوە کە دەستی بە چەکوچۆڵ و پادگانەکان داگرتۆ جێگای مەترسیە نەخێر داخوازەکانی کوردستان جێگای مەترسی بوو بەرهەڵستکارەکانی گەلی کورد سەبارەت بە دامەزرانی ستراژەکەی قوم و تاران جێگای مەترسی بوو زۆر باش کاگەزیت کاگ ئەحمەد لە ئەڵلقەکانی پێشتر ئاماژەت پێدا کە جنابی مامۆستا شێخ عیزەدین کە سەردانی حکومەتی کردو داوای لێکردو کە ئاسایش کوردستانیان هێمنایەتی کوردستانی لەوێ دەوێت لەو ماوەیدا کە شەڕی سێ مانگە دەستی پێ کرد ئایا پەیوەندیەک هەبوو لە نێوان جنابی مامۆستای و خومینی یا کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە داوای لێ بکەن ئەو شەڕە ڕابگرێ؟ بەڵێ هەروەکو ئەو جاری ژوتم لە مانگی ڕەزبەر مانگی مێهرە لە ڕێگای مامجەلالەوە مامجەلال کە پەیوەندی گرتبوو لە ڕێگای مامجەلالەوە بەینی بەناوبژیوانی ئەو دارویشی فروهەریان نرد بۆ کوردستان هات بۆ کوردستان بۆ ناوچەی سەردەشت دوو جار ئەو کاریان کرد جاری یەکەم تەنها خۆی بوو فروهەر جاری دووەم لەگەڵ ئەو هەیئەتە بوو کە بە هەڵا بە فارسی پێ دەڵێن حوسنی نیەت نیازپاکی بەڵام بەڕاستی نیازی پاکیان نەبوو ئەوانە هاتن بەڵێ دوو جار پەیوەندیان گر هەر دوو جارەکەش ئەم قسانە دووبارە کرایەوە و پێش ئەوەیش ئەوان بێن پەیوەندیەکان وەها بوو کە مامۆستا هەم ڕۆژنامەنووس زۆرە هاتن بۆ لای قسەیان لەگەڵ دەکرد و هەم بە تەلەفۆن ئەو وەختانی کە ئیمکانی تەلەفۆن بوو و هەمیش لە ڕێگای دۆستانێکەوە کە چ لە تاران بوون چ لە شارەکانی کوردستان بوون پەیتا پەیامیان بۆ چوو بەڵام منیش پێم وایە مشکلەکە ئەوە بوو کە کۆماری ئیسلامی ئێران بە تەواوەتی بە شێوەیەکی جیاواز سەیری کوردستانی دەکرد مەسەلەکە ئەسڵەن ئەوە نەبوو خۆ پادگانی زۆر شوێنی تریش گیرا وەکو کاک عەزیز ئاماژەی پێکرد لە شوێنی تر زۆرتر خەڵک چەکدار بوو من خۆم ئەزمونێکم هەیە چەند جارێ لە شوێنی تر گێڕاومەتەوە حەزەکەم بیجەرمەوە پادگان ئەندامانی پادگانی سەقز کوردەکان مانیان گرتبوو لە مزگەوتی جامعە وەکە ژمارەیان زۆر بوو شۆرای شار منی کرد بە نوێنەری خۆیان من و ستوان ئەحمەدی سەعیدی لەگەڵ فەرماندەی پادگان چوین بۆ تاران شتەکە دوور و درێژە زۆر کورتی جێرمەوە کە چوین بۆ تاران لەوێ دانیشتین قسەم دانیشت بووین لە ساڵۆنی چاوەڕوانیدا ساڵۆنی ئینتزار کە بێم زان لێمە کوێن و لەکوێوە هاتبووین ئەفسەرێکی بڵند پایە کە پیانەوە تیمسار ئەو هاتە ژوورەوە سێ چوار کەس لە لای منەوە دانیشت بوون و ئەفسەرەکە نەیەزانی کە من کوردم لەوانی پرسی وتی بۆ هاتوون
وتی قوربان گەنجەکانمان دێن داوای چەکمان لەکەن هاتوونەتە بەر پادەگان و دەڵێن چەکمان پێبن پێم وابێ خەڵکی دەماوەند بوو دەماوەندی نزیکی تاران وتی دەی ئێوە چیتان کردووە وتی قوربان نازانین چی بکەین وتی چۆن نازان چی بکەن تەقەیان لێ بکەن وتی تیمسار ناکرێ ئەوە بە فارسیەکە وتی بەچەهای خۆدمون هەستن ڕۆڵەی خۆمانن ئەوانە ئەفسەرەکە بێسێودوتی چۆن نابێ ئەوە نییە لە سنە تەقەیان لێکردن ئەی بۆ لە سنە تەقەیان لێکردن ئەمە شتێکی جەوهەری تێدا جا باقی داستانەکە ئەوەیە کابرا دوایی زانی ئێمە کوردین و تازە قسەکەی لە دەست دەرچوو بوو شتێکی جەوهەری لێرەدایە ئەویش ئەوەیە بەرپرسانی پادەگانی دەماوەند بەو مناڵانەی کە هاتوونەتە بەرپادگان پێیان ئەڵێن بەچەهای خودمە ڕۆڵەی خۆمان بەڵام ئەو گەنجانەی سنە و سەقز و مەهابات و شارەکانی تر کە لە هەر پادگان و پایگایکی دەوڵەت نزیکە بوونەوە ئەوانە دژمن بوون ئەوانە ڕۆڵەی خۆمان نەبوون ئەوانە کەسانێکی تر بوون کە وەکو چەمران وتبووی من چووم تحقیقم کردە ئەمانە بە شەڕی چریکی و پێشمەرگایەتی نەوێ چارەیان ناکرێ ئەوان ئەوە بوو لە ڕۆژی یەکەمەوە ئەوان بڕیاری خۆیاندا بوو کە کوردستان چەک بکەن بەڕاستیش کاکسەلا ئێستەیش معلوم نییە کە ئەوە چۆن بوو ئایا مەهدی بازرگان خۆی بوو یان کەسێکی تر لە پشتەوە بوو کە تەنها 7 ڕۆژ دوای ڕوخانی ڕژیمی شا هەیەتێکی نرد بۆ مەهابات بۆ گفتوگۆ لەگەڵ کوردەکان خۆ نە پادگان گیرا بوو ئەو وەختە نە پادگانی مەهابات گیرا بوو نە هیچ پادەگانێکی تریش گیرا بوو بۆ ئەو کاریان کرد یعنی ئەگەرەتیتە قوڵاییەکەیەوە هیچ حکوومەتێکی دنیا لە هیچ کام لە شۆڕشەکانی دنیادا نییە کە دوای 7 ڕۆژ لە باتی ئەو هەموو کارە زۆرە کە لە تاران ڕژاوە بەسەریانە بکەونە بیریەوە بڵێن ئادەی بە هەیئەتێ بچێ بۆ کوردستان چن بۆ مەهابات بزانین چی بکەین لەگەڵ ئەوانە معنای ئەوەیە پێش ئەوەی دێنە سەرکار ئەوە یەک و وەختێکیش کە هاتن ژمارەیەکی لە بەرپرسانی ساواک و بەرپرسانی ئەرتەشی ئێران لەگەڵ ئەم ڕژیمە تازەیە کەوتن هەموو ئەمانە ڕاوێژیان پێدا و نوتیانە بە قوربانانە هەل هەموو شتێدا بنێن فریای کوردستان بکەون ئەگەر کوردستان فریای نەکەون و کنترۆڵی نەکەن جیا بنەوە و نازانم دەوڵەتی خۆیان دروستەکەن فایدەی نەبوو کورد هەر چەندێگەی و تەجزیە تەڵەب نیستین فایدەی نەبوو لە مەسئولانی کوردیان کودێمە خۆمان لە ئێوە بە ئێرانی ترەزانین و نازانم زمانی کوردی لە زمانهای ئیرانی هیچ ئەوانە فایدەی نەبوو لەبەرەوە ئەوان بڕیاری خۆیان دابوو ئەم بڕیارەی ئەوان سەیرەکە لەوەدایە ئێستا لە ناو سەڵتەنەت خوازەکانە لە ناو بەشێکی زۆر لە چەپەکانە لە ناو سۆسیال دموکراتەکانە ئێرانیەکان مەبەستمە لە دەرەوەی وڵاتیش دەبینرێ هەرەگەر قسەیەکەکەی دەڵێ ئێران تێکچێ دەڵێ ئەخەرەگە ئێران تێکچێم حکوومەتە بڕوخێ ئەوە دەبێتە هین دەبێتە هەر جگای بۆ خۆی جابێتەوە کوردستان استقلالی خۆی وەرەگرێ یعنی ئەوانیش ئێستا هەر بەو چاوەوە سەیری مەسەلەی کوردەکەن کاک عەزیز لەو ماوەیەدا هەیئەتی نوێنەرایەتی شاندای نوێنەرایەتی گەلی کورد هەر مابوو یان کەساتەکانی وەک دکتۆر قاسم و چه هەوڵێکیاندا کە ئەو شەڕ ڕابگیرە بە تایبەت لەگەڵ خومینی و کارهەڵستانی کوماری ئیسلامی ئێمە گەر باسی شەڕی سێماگە بکەین هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد لە بڵێن کۆتایەکانی شەڕی سێماگە پێکاتەوە بەڵام سەبارەت بە پرسیارەکەتان دکتۆر قاسم زۆر هەوڵیدا ئێستامە وەختێک ئەدەبیاتی ئەو سەردەمەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەخوێنینەوە دەزانین کە چەندە نامە و ڕاگەیاندن بە تایبەت نامەهایەکی کەنووسیوانە بە خومینی دکتۆر قاسم و کۆمیتەی ناوەندی حیزبی دموکرات چەندین نامەیان نووسیوە بە خومینی کە بابە وەرە ئێمە ئاگاداری ئەوەی کە شۆڕشێک لە ئێران کراوە کە ئەو شۆڕشە دەکەوێتە بەرمەترسی لەوانەیە بکەوێتە بەرمەترسی دنیای دەرەوەش بە تایبەتی ئەمپریالیزمی ئەمریکا ئەو وەختە ئەو تەرمینۆلۆژی بەکاردەهات بەڵام ئێمە ڕاستی وەکو ئامادەی وەکو سەربازێکی بڵێن پاراستنی سنوورەکانی ئێران بکەین بەڵام بە مەرجێک کە بێ ئەتۆ کێشەیەکی نەتەوەی لە ئێران چارەسەر بکەین بەڵام تا ڕادەیەک کە بەشێک لە هێزە سیاسەکانی کوردستان حزب دموکراتیان تاوانبار دەکرد بەوەکە زۆر چۆتە پێشەوە زۆر سازشکاری دەکات بەزانی حزب دموکراتی کوردستان ئەو دەمی لەلایەن حزبی تودەوە
ئەو ڕخنەی لەسەر بوو کە شەرخوازی دەکات لەلایەن بەشێک لە هێزەکانی برایانی مەوجود لە کوردستانیشدا ئەو تاوانەی بەردەکەوت کە بڵێن لە بیکی کتۆ بە پەیامی ئیمام و هەروەها سازشکاری دەکات و زۆر چۆتە پێشێ و بە هەموو شێوەیەک دەبێت دەیهەوێ مەسلەی کورد قوربانی بڵێن ڕێککەوتنێک و گرێبەستێک دەگەڵ دەسەڵاتی ئێران بکە کە بە باوەڕیم هیچیان ڕاست نەبوو نا قسەکانی حزبی توودە ڕاست بوو، نە قسەی ڕێکخراوە سیاسەکانی ناو کوردستانی خۆمان ڕاست بوو. بەڕاستی حزبی دموکرات تێدەکۆشە بە هەموو شێوەیەک هەوڵیدا کە بەرگری لە شەڕ بکە کە ڕێگای سیاسی زاڵ بێ بەسەر ڕێگای ئەسکەری و سەربازیدا، بەڵام دەسەڵاتی ئێران بڕیاری خۆی دابوو نەیدەویست ئەسڵ باوەڕی بە پرسیینەتەوەی نەبوو، باوەڕی بە دموکراسی نەبوو، باوەڕی بەوە نەبوو کە هێزی کورد دەبێت لە کوردستاندا بەشداری ئەوە بوون. بە تایبەت کاکسەلا شتێکی دیکەش کە زۆر گرنگ بوو لەو سەردەمەدا ئەوە بوو کە کوردستان بوو بۆ جێگەی هێوا و هومێدێک بۆ تەواوی هێزە سەراسەرەکانی ئێران، یعنی دەستە دەستە لە ڕێکخراوە سیاسەکان دەهاتن لە شارەکانی کوردستان بە تایبەتی لە مەهاباد کۆ دەبوونەوە چاوپێکەوتنە دەگەڵ هەیە سیاسەکان دەکرد دەگەڵ مامۆستا شەیازەدین دەکرد پڕ بوو، ینی ئەتۆ وەختێک لە تەنانەت خەبەر بڵێن ڕۆژنامەوە ئەزنەبیەکان کە دەهاتن دەرەچیەکان کە داهاتن بۆ کوردستان یەک کودوو کەش و هەواکان هەست پێ دەکرد کە چەندە جیاوازی هەیە ئەو دوو بەشە لە ئێران، بەشی کوردستان و بەشی دەرەوەی کوردستان. دەورەیەکی بەڕاستی دموکراتیک بوو، خەڵک بە شێوەیەکی ئازاد بیر و باوەڕکانان دەردەبڕووی هەڵس و کەوتە دەکرد لەسەر بڵێن کردەوەکانی ئێران لەسەر دەسەڵاتی ئێران بیرروڕیان دەگۆڕێەوە لێکدانەوەیان دەکرد لێدوانیان دەکرد. ئەوە ئیدی بەڕاستی جێی تەحمل نەبوو بۆ دەسەڵاتی ئێران، زۆر بوو بۆ جێگایەکی نائەمن لە ڕووی سیاسیەوە بوو. لەبەرەوە بوو کە حزبی دموکراتی کوردستان ئێران بە هەموو شێوەیەک هەوڵیدا کە بەرگری لە شەڕ بکە، بەڵام لە هەمان کاتیشدا باوەڕی بەوەی هەبوو کە کورد دەبێت بۆ خۆی بەهێز بێ بە دەسەڵات بێ، چونکو لە نێو باسەکانی حزبی دموکراتدا لە سیاست حزب دموکراتدا دەیکوت دوو شت تەزمینی چارەسەری پرسیینەتەوەی دەکات خۆدموختاری. یەک دەبێت کورد بە دەسەڵاتی خۆی بەدەستەوە بگرێت لە ڕووی نظامیەوە دەسەڵاتی هەبێ و بتوانێت لە دەستکەوتەکانی پاراستن کە ئەگەر هاتوو کەوت تەبژم و هێرشی دەسەڵاتی ناوەندی. دوو مەسلەی دموکراسی دەبێت لە ئێران ڕژێمێکی دموکراتیک بێتە ئاراوە و دەچوارچەوەی ئەو دموکراسی دامەزراوەی سەرانسەری ئێراندا کە بەخۆی ڕژیمێکی منتەخەبی خەڵک لە مەجلیسی موئەسسان لە پاشان بڵێن سازیە دموکراتیەکان ئەو ڕژێمە دموکراتیکە دامەزراوێکی وەکو بڵێن حکوومەتی خودمختاری کوردستان بە هەموو پێکاتەکانی دیکەشەوە بپارێزێ. کاک عزیز دێ بە وەلات کاتێکی کەمان ماوە کاک ئەحمەد کاک عزیز چی پێداکە ئەو سەردەمی ڕێکخراوەکانی سەرانسەری ئێرانیە لە کوردستانی بوون بۆ خۆ دەزانی بە کوردستان بە سەنگەری ئازادی ناسرا بوو. لەو کاتداکە شەڕی سێ مانگە دەستی پێکرد ڕێکخراوەکانی دیکەی سەرانسەری چەپەکان بە تایبەت ڕێکخراوی مجاهیدینی خەڵک هەڵوێستیان چ بوو؟ ڕێکخراوی ئەگەر لە ئاخرەوە دەست پێ بکەین ڕێکخراوی مجاهیدین بە بۆچووری من دوو تایبەتمەندی هەیە کە ئەلحەق تازەی نییە لە پێشیشدا بووی. یەکیان ئەوەیە کە ڕێکخراوێکی ئاینی شیعەیە و ئەوانیش ینی معتەقد بە عاشورا و بە خوێن و بەو شتانەن لەباری ئیدۆلۆژیکەوە، لەباری ئێرانی بوونیشیانەوە بە بۆچوونی من ڕێکخراوی مجاهیدین ڕێکخراوێکی ناسیۆنالیستێکی تندڕەون بە هەردوو بارەکەیە کەوتنە دۆخێکەوە کە لەگەڵ کوردستان نەدەهاتەوە، سەرڕای ئەوەی کە کوردستان زۆر نەرمی نواند، هەم مامۆستا شایزەدین هەم حزبی دموکرات هەم کۆمەڵە و تەنانەت چریکی فەدایش کە لە تاران زۆر نێوانیان خۆش نەبوو، بەڵام لە چوارچێوەی هەیەتی نوێنەرایەتی گەلی کووردا تا ئەو جێگا چوونە پێشەوە کە وتیان ئەگەر مەسعودی ڕەجەوی 26 خاڵیەکەی
گەڵاڵەی خودمختاری 26 خاڵی قبول کە ئەمە دەنگی پێدەین کە نەیانوت قوبوڵیەکەن وتیان چوارچێوەیەکی مناسبە بۆ ئەوەی کە لەسەر کوردستان قسە و باسکەین دیسانەکەیش لایەنی کورد بۆ ئەوەی کە نیازپاچی خۆی نیشاندا ئەوەیشی قبول کرد تێمە پشتیوانی لێکن کە دوایە خومێنی نەیهێشتا و کاندید بێتەوە مجاهدین دایمە بە پارێزەوە داهاتە نزیکە بووە لە کوردستان ئەو وەختانە ڕێکخراوێکی وایان نەبوو بەڵام وردە کە جێگەیان پێ لێژ بوو لە تاران ئەوانیش هێزیان ناز بۆ کوردستان و لە هێندێ شوێن مەقەڕاتیان کردەوە ڕێکخراوەکانی تر چریکی فەدایی بوون کە ئەوان هەرزوو ڕێکخراوی کوردستانیان دروست کرد شەڕێکی وایان نەکرد لە ڕاستیدا پێشمەرگەیان بوو بەڵام بەشی قورسایی شەڕەکە لەسەر حیزبی دموکرات بوو لەسەر کۆمەڵە بوو ئەوانیش لایەنێک بوون و چونکو لایەنێکی بەهێزیان لە تاران بوو بۆیە قازانجی بوو بۆ کورد بۆ ئێمە کە ئەوانیشمان لەگەڵ بێ ڕێکخراوی پەیکاریش بوو کە ئەوانیش کمیتەی کوردستانیشیان بوو و پێشمەرگەشیان بوو لە کوردستان هەموو ئەمانە لەگەڵ چەند ڕێکخراوی بچووکی تر ئەمانەی چالاکییان بوو کاریانە کرد بەڵام ڕاستەکەی زۆر کاریگەر نەبوو کارەکانی ئەحمەد ناچارم کە پرسیاری دوای بەمە لای کاک عەزیزی تەنیا کاتێکی زۆر کەمانماوە کاک عەزیزەکە بە کورتی بڵێیت ئەو دەمی پەیوەندی لەگەڵ دەرەوە ڕەنگە بۆ بەتایبەت ڕێکخراوەکان زۆر زەحمەت بوو بێت بەڵام پامنێری دەرەوەی ڕەنگە لێ بوو بێت پامنێرەکانی وڵاتانی دیکەی وەکو فەڕەنساوان ئاوا هیچ یارمەتیان بە ئێوە کرد کە بە خەڵکی دەرەوە بڵن کە لە کوردستان چ دەگوزارێت خبرەکان ڕاستەکەی کاردانەوەی بوو لە دەرەوە ڕووداوەکانی کوردستان بەهۆی ڕۆژنامەوانەکانی کە زۆریان هاتوچۆی کوردستانیان دەکرد ئێمە باسی ئەومان کرد کە ڕێکخراوە سیاسیەکان و ڕووناکبیر و ئازادی خاوەسەکانی ئێرانی دەهاتن بۆ کوردستان بەڵام بەشێکی زۆرش لە ڕۆژنامەوانی فەڕەنسا ئینگلیسی ئیتالیایی و وڵاتەکانی دیکەش دەهاتن و بڵێن ئاژانسەکانی خەبەرەکانی کوردستانیان بڵاو دەکردەوە ئێستا ئەگەر وەرەخەکانی ڕۆژنامەکانی ئەو دەمی هەڵدەدەینەوە تەماشا دەکەن کە باسییان لێکراوە بە تایبەتی ڕۆژنامەوانەکانی فەڕەنسەوی زۆریان دەهاتن وەکو بڵێن کریسکوچەرا کە بەخۆی ڕۆژنامەوانێکی خۆی و خانمەکەی ڕۆژنامەوانێکی سەربەخۆ بوون و هەروەها ڕۆژنامەیەک بوو بە نێوی لیبەراسیۆن کە ئێستا شەیە ڕۆژنامەی چەپەکانی فەڕەنسای ڕووناکبیرەکانی فەڕەنسای بە نێوی لیبەراسیۆن و ڕۆژنامەوانێکی زۆر بەهێزی هەبوو وەکو بە نێوی مەکراوێتس کە ئەوانە دەهاتن من لەبیرمە ئەو ڕۆژە کە مەهاباد چۆلکرار شاری مەهاباد کۆمیتەی ناوەندی حیزبی دموکرات بڕیاریدا کە دەبێ شاری مەهاباد چۆل بکرێەوە شارەکانی دیکە شەرەتر بۆ ئەوە کە ڕژیم ماڵی خەڵکی وێرانەکە چونکو زۆر بێڕەحم بوو لەبەرەوە کە ئەوی ڕۆژەکە ئێمە چوین بۆ سەردەشت دکتۆر قاسملووکری ئەوە بڕۆن ئێمە پاژماوەیەکی دیکە دێبێ بە ماشێن چوین ئەو ڕۆژنامەوانە مەکرابێت بۆ جاری یەکەم بوو کە ئێمە دەگەڵ خۆمان هێنامان بۆ سەردەشت و لە سەردەشتیش کاک ئەحمەد جاری پێشوش باسی کرد کە لێوە ڕادەگەڕێتەوە بە بانە و ئەوانەدا دێتەوە سەقز و لێژە دەسێتەوە بۆ تاران و راپۆرتی ئەو سەفەرانەی داوە و هەروەها لە شەڕەکەی سنەدا خانمی بڵین باوەفا شەهینی باوەفا کە پەرستارێکی زۆر بە هێز و بە ورە بوو زۆر شوجاع بوو زۆر قارەمان بوو لێرەدا گۆبارێک بە نێوی ئەکسپرس ئەو دەمی هاتون دوو ڕۆژنامەوان و هەروە ئاکاسێک هاتوون لەوێرا نازانم فیلم بەڵام وتارێکی زۆر جوانیان ئامادە کردو لێردا ئێستاشەیە و من بخۆم بە کوردی بە فارسی جۆرم جێراوەتەوە یەک لاپەڕەیە بەڵام زۆر بە ناوەڕۆکە دەڵێ 12 گولەی ئایەتوڵڵا باسی ئەوە دەکا کە ئەو خانمی شەهینی باوەفا بە چه ورەیەک دەیانبان پیانیشتان پێ دەڵێ بڕۆن دەنجی ئێمە بگەێنن دەڵێ چ دەوێتۆ لە ئێمە چ بکەین ئێمە دەڵێ دەنجی ئەو خەڵکەی ئەو ڕووداوانەکە چاتان پێیان دەکەوێت بچن بە خەڵکی فەڕەنسی و خەڵکی ئوروپا و دنیاە ڕابگەێنەمە هیچی دیکەمان نایەوێت یارمەتیشمان ناوێت فقط ئەوەمان دەوێت بەڵێ ڕۆژنامەوانەکان دەهاتن خبرەکانیش بڵاو دەبوونەوە بەڵام بەداخەوە تێکنۆلۆژی ئەو وەختی دەنگ و سەوت و بڵێن دیمانە ئەوەندە بەهێز نەبوو کە بتوانین لەحزە بە لەحزێنی خەبەرەکان ڕۆژ بە ڕۆژ دوایی بگرین و بیدەین بە دەرەوە
ئەو کەماسی هەبوو ئەوەشی نەدەگەڕاوە سەر ئێمە بەڵام دەگەڕاوە سەر وەزعیەتی بڵێن تەکنۆلۆژیکە نەگەیشت بۆ ئەو پلۆپایە کە ئێمەش کەڵکی لەوە بگرین. سپاس یاردوگمیان دەکەم کاک عەزیزی ماملێ و هەروەها کاک ئەحمەدی ئەسکەندەری سپاسی بەشداربووتان دەکەم. بینەرانی بەڕێز هاتینە کۆتایی ئەم ئاڵلقەی ئەم جارەش هەڵبەت و بەرنامەیە لە حوتوکانی دیکەدا تا دوو حوتوی دیکە جارێکی دیکە درێژێ پێ دەدێنەوە تاو کات هەر بمێنن بە سڵامەت.